کاتتان باش. ساڵی 1970 کاتی کە شۆڕش دەستی پێکردەوە ئەو هۆڵەکانی خوێندنی بەجێهێشت و بەرەو چیاکان هات تا چەکی پێشمەرگایەتی لە شام بکە. بەڵام بەرپرسانی شۆڕش بۆ چوونەشتریان هەبوو، ئەو بوو بیریان لە دامەزراندنی گروپێکی موزیکی کرد. ئەو ئەرکیان بۆ بە هاوپیشەکانی سپارت. ئەوە بوو لە سگدانی ئەم جەنگ و ئەم نەهامەتیە تیپی مۆسیقای شۆڕش لەدایک بوو. ئەو تیپەی کە تا ئێستانەوە دواینەوە گۆرانیەکان دەچڕینەوە و لەگەڵ بیستنی موچرک بە قەڵبماندادێت. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی چەند مامۆستایەکی بەڕێز دوو لە ئەندامانی تیپی مۆسیقای شۆڕش، مامۆستا ڕەنجبەر خۆشناو، مامۆستا وری ئەحمەد، هەروە مامۆستا عەقید سورچی، ئەندامی کۆنی تیپی مۆسیقای سەفین. بەخێرهاتن مامۆستا. مامۆستا بزانم سەفی چار بووی کاتی کە خوێندنت بەجێهێشت و هاتی بێ پێشمەرگە، لێوە ڕادەست پێ دەکەین. ئەو کاتی چەند ڕۆژێک پێشتر مێرزانی یەکەمی مۆسیقای کوردی بوو لە قاعی خولد. لە قاعی خولد، بەڵێ ئەمە لە بەناوی تیپی مۆسیقای وێچێتی قوتابیانی کوردستان لێ بەشداریمان کرد. دوای بە چەند ڕۆژێک کەم پەیمانگام بەجێهێشت لە بۆ پێشمەرگایەتی حکوومەت پاشگەز بووە لە ڕێکەوتنامەی پاشگەز بوونەوەی لە ڕێگا من و مامۆستا مەزید خۆشنەوە لەسەر بەڕێکەتین لە عقوبانێ لاماندا و نانێکمان خوارد و مامۆستا مەزید پێشیمان بگوتم دەگەڕێمەوە. ئەمیش وەڵا بەتەنیا ڕۆیشتم، یعنی لەوێت گەیشتینە لەسەر چیایی هەورێ بەسەرکەتینەوەە تا گەیشتینە ڕوانزێ. ڕوانز وەختی هەر ئازاد بوو. لەوێش چوینە ناوپردان، لە ناوپردان گوتیان دەی بچی خۆت بناسیێنی، خۆ بناسان گوتن لەبەر چ هاتی، وتیان ئەمن گوتم لە بۆ پێشمەرگایەتی هاتیمە. بەڵام ئەو برادرانی وێنەری ئەمانەی عامەی ئەمیندارێتی گشتی ئەوەی سەقاف و شەباب لێرە دارە تۆفیقی ڕەحمەتی ئەو وەزیری ئەو دەستگایە بوو، لێ وتیان مەجموعە برادرێک بناقەکی کچووکەیان دانایە بڕۆ لەگەرەوان بە. ئەو بچووم سێسار برادر لێ بوون، فاروق ساڵح کۆیی بوو، فواد محەممەد فەقێ بوو، سیروان بوو، سیامەندی کۆیی بوو. ئەو سێسارێک بووینە وێنەرێ، ینی بناغەکە لە وێنەرێدا مەزرە. دوای تیپی باوازی تیپی سلێمانی بە کاملیاتی سلێمانیش بە کاملی هونەربەندەکانی هەولێرێ بەگەکەتن تاکوتەرە ڕۆژ هەڵات ڕۆژ ئاوا هەموو بەگە زۆر هونەرمە، یعنی وەک بووە تیپە چینەتەوەی کە لە ڕۆژهەڵاتی لەگەردا بوو، باکووریش لەگەردا بوو. لەوێ کە هاتین بارەگامان ئەوەلجاری لە ناوپردان پاشان گواسترانەوە لە بۆ گەڵاڵی لەوێندێ مێرزانێکی گەورەمان کرد. ئەو هەموو مۆسیقیە لەسەر شانۆ تقریبەن هەندی دانیشتوەکان بوون، ینی بینەرەکان بوون لێ. شوێن نەبوو لێ دانیشەمە بە پێ ڕاوەستا بووین، سێسار شەش هەفت حەزب کەمان و شەش هەفتیش دانیش بوون، هەر کەمان بەتەنیا لەوێ مەرزانەکە کرا. دوای چەند ڕۆژێک تیارە هات، وەزعەکەی لێ تێک داین و بارەگەمان گواستەوە لە بۆ وەسانە، لە بۆ چۆمان. لە چۆمان سێ چوار سرودمان تەزیر کرد. ستودیۆیەکی بچووکمان دروست کرد و ئەنوەر ڕەقداغی سەرپەرشتی دەکرد، هونەرمەند ئەنوەر قەرداغی. دوای ئەوە ئەمە بووینە ئەوە گواستیانەوەدان لەبەر تیارە وشتیوە گوتیان لە چۆمان بوونە دیلمان و تیپی مۆسیقای شۆڕش دێمەوەکرێت. ئێستا دێنەوە چکە ئەوەندە ژمارەکە زۆر بوو، گوتیان بۆ ئەلف و باو مامۆستا بەڕێزیژت هەر لە تیپی مۆسیقای شۆڕش بووی. بەڵێ باسییان دەگیادەوەریم لەو بکە لە تیپی مۆسیقای شۆڕش. ئەنێ من لە برادران درەنگتر چوومە ناو ڕێزی شۆڕش. ئەم لەبیرمە
لە پاش بردومانی شاری قەلازێ کاو هەموو خەڵکە شەهید بوو. مانجی چار بوونی هەفتەی بەڵێ 24 قەسف کرا قەلازێ. ئەمن ڕۆژی 27 چار شاری کۆیە گیراوە لەلایەن سوپا. ئەو ڕۆژەیە من چوومە دەرێ بزەبت هەتا لە سەرچیای باواجی لە بیرمە کۆیەکان لە پاش قەسفەکەی خێزان وشتیوە عالم دەهاتەوە بۆ کۆیە لە ترسی قەسف و بردومانەوەوانە هەتا منیان دەناسی دەیانگۆ کاکە تو تاقانەی و داک و دوو خوشکتەی و بابن نەمایە و بران نییە تو کو دەچێ دەرێ یاخەو دەبینێ و عالم هەموو دەکوژرێ قەسف و بردومانە بەس نەیانتوانی پەشیمانم بکەنەوە. ناگوتم ئەمن بەڕاستی ینی بە شێوەی وە هاتیمە ینی ئەو قسانە تەسیرم لێ ناکا بشکوژرێم با بکوژرێم ینی خۆ من شوێ ناوپردان مامۆستاکەنیان هەنجی لە ناوپردان بەڵێ ئەوە حکایەتەی زۆر قورسانێ چوینە ڕانیە لە ڕانیە ڕۆژی دووەم کە گەیشتینە تیارە هات خۆمان شاردەوە گوتمان ڕانیە ژۆک و قەلازێ لێ دەکا وەلەو چۆل بوو تقریبان ڕانیە. دوایە لەوێەوە ئەنجا بە تڕەکتەرێکی چوینە پلنگانێ ئالاتی مۆسیقام برد بوو لەگەر خۆم مامۆستا سەرداری ڕەحمەتی سەردار باب سەردار گوتی وریا کە هاتێ دەرێ ئۆرگەکەی تیپی مۆسیقای باوازی لەگەڵ قانونەکەی بینە جوابی ناردبوو گوتی ئۆرگەکەمان لە بۆ ئەلبێرت عیسایە عازیفی ئۆکۆردیۆم بوو قانونەکەشمان لە بۆ ئەسعەد قەرەداغێ کەچی بەداخەوە هیچ کامیان ئیشیان نەکرد ئەو دوو ئامێرە لەبەرچی کارەبا نەبوو ئۆرگەکە ئیشی نەکرد ئیسیفادەی لێ نەکرا قانونەکەش کاگەسحەد لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی دیکە چوو بوونەوە ناو شار ئەویش هەر ئیسیفادەی نەبوو کە بە پشتی ئێستر و بە کرێگرتنەوە تا گەیاندمانە ناوچەی ئازاد کرا و زۆر عەزێتمان پێوە خوارد بەڕاستی دەستخۆش. کاک عەقید بەڕێزت لە تیپی سەفین لەگەڵیان بووی مەرحەلەی پێشووترەوە قۆناغەی پێشووترەوە بەڵێ لە ساڵە بیدایەتی هەفتاکان نهایەتی شەستەکە من زوو چوومە 5 ساڵ بووم چوومە مەکتەبێ بڵێ مامۆستامان مامۆستا حەسەن خواڵی خۆشبی ئەویش کە بێژەری ئەوەی بوو جێزگەی دەنجی کوردستان بەناوبانگە بە ئەوەکەی بیلبیلەی چاوی کورد لە ئیزای ئەوانە ئەمیش زۆر حەزم لە هونەر و ئەوانە بوو نەشیدی ئەوە لە نەورۆزەکان لەوانە لەبانەنەوە بەێ دەکرا لەگەر خاڵیشم هەر لە ئەوەی بوو بەشداری کاوە یاسنگر و ئەوانیانە کرد. ئەمنیش مامۆستا ڕەنجبەر تەوان زۆر کە گۆرانی وشتی ئەوە زۆر موعجەبی بوون ئەوانە حەزم دەکرد چوومە ناو تیپی مۆسیقای بە نەشید ئەم نەشیدەکان کوردێکم پێشمەرگەمە و ئەوانەی کۆرس بووین بەڵێمە لەو کاتەوە من مامۆستا ڕەنجبەر بوو عەبدوڵڵا حەمید قەساب بوو مامۆستا عەبدوڵڵا عازف کەمان بوو عەبدوڵڵا قوتەیان پێدەگوت بڵێ مامۆستا بوو زۆر بوون لەو کاتەوە ئەمن هەر ئەو خۆشەویستی هونەرت بەرێمایەوە تا ساڵی هەشتاوانە عسکەری فیرار بووین و چوینە دەرێ چوومە ئێران و لەوێش چوینە ئەڵمانیا بەردەوام من بەردەوام برادەرایەتیمانە بوو کە هاتە ئەڵمانیاش هەر هاتە کلای من ئەمن بەڵێ دەست پێشوازیم مامۆستا دەتوانین شتێکمان پێشکەش بە بینەرانکەن کە شتۆکەک شتۆکەک
دەستخۆش مامۆستا هەر بژیت. سپاس. مامۆستا و فترەش کاتی کە لە چیا بوون هەر پێکەوە بووینەوە نیە بەڵێ بەڵێ. پێکەوە چوینە ڕێواسان ئەوم لۆ بجێڕۆی ڕێواسان لەو گوندەی کەلی بووین بای وەسانان بوو وەسان شێخ وەسان جێگامان زۆر ینی ئەوە نەبوو ینی لە مەکتەبەکی بووین بەڵام خۆش نەبوو جێگاکە کاکوریا و کاک سەردار ڕەحمەتی ئەوانە وتیان ئەوە دەچینە ماونانیشە لە تەنیشت وەسانانە لەوێ بارەگاماندانا و لەنا ئۆشکەفتێکی بووین نامەوە نییە کاکوریا ئەمیش غەدارەکەم پێ بوو غەدارە بە قورحان یان لە بۆم دەرچوو بوو وها دەکرد بەخۆی دەتەقا ئەمانی زارەی کاکوریا گوتی بچینە ڕێواسان وەڵا گوتمان یاڵە با بڕۆین ئەمن و کاکوریا ڕێکەتین چینە سەر چیایی لە جێکی کاکوریا گوتی هاوە مارە گوتم ڕاوەستێ وەڵا من ئەوم دەری نابوو ئەوم کرد یەک سەڵیە بە کامیلی دەرپەڕی لە غەدارەکەی گوتی و چت کرد گوتم وڵی دەستم لێ نەدای گوتم کوڕ وەقت بوو بکوژی هەر لە تەنیشتی تێپەڕتەوە چانە بوو گوتم ئێستا دەبایەت ینی دەبوو کارەساتێکی گەورە زۆر نێزی بوو مامۆستا لێ دوێنێ و گورەکە ئەوە کەمارەکەم دیدە من دارێکم بەدەستەوە بوو دایمە کە دەچوینە چیای ئەوە ڕۆژانە دەچوینە من لەگەوی دانە دەنیشتین لە دۆڵەکەی درمان دەگوشە دارەکەم گوتم کاکە ڕەنزبەر گوتم ئەوە مارە چۆنە ئەو کونەی ئەمن داری لە کونەکەی وەردەدەم بەلکە گۆشتان پێ فرۆشتی دارەکەی حازر کە هاتە دەرێ و لێیدا وەڵڵا هەر ئەوەن دەمزانی گولەک ئەلێرەم تێپەڕی گەرمایەکەی مەس پێ کرد ئەوا تووشی شۆک بووم گوتمەوە چ بوو ڕەنجبەر ڕەنجبەر دەبینم ڕەنجی سپی بووە گوتی بەو خوایە من نەبوومە دەستم نەدایتێ مامۆستا کە کاتی ئێوە کە لە تیپی مۆسیقای شۆرش لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش لە بۆ هەم لە ئاوارەکان هەم لە بۆ خەڵکەکەش ئاهنگتان دەژێرا باسی جوامێری و ڕۆلی جوانی شکڕڵای بابانت کرد حەزم لێ بینەران باسی یعنی ئەمن بەڕاستی ڕۆڵی ئەو پیاوەم قەت لە بیر ناچی چونکە ئەو عینوانی ینی ناونیشانی بەڕێوەبەری کولی ئیزاع و تەلەڤیزیۆنی کورسان بوو ئەوان دەڵێن کورسان بەسنەی یعنی ئەو پیاوە جاری یەکەم کە چوین داوەتێکی گەورەی لۆ کردین خزمەتی کردین قسەی خۆشی کردانیش بوو لە بیر بەدەی گوت یاخوا بە خێر بێن سەر چاوەکانم دەتگۆ شعری دەخوێن دەنجی وا بوو بەچنشی گچکە بوو لە سەری مێزەکەی دانیش بوو ئەمەش هەمومان دانیش بووین جا دوایە یعنی گۆرانیان لە بۆ تەزیلکردین گۆرانیان لە بۆ تەزیلکردین لە بۆ عومەر خەزان مەقامێک بوو لە بیرمە عوسمان عەلی بوو ئیبراهیم سابیر بوو کوڕێکی دیکە خانەقینیمان لەگەر بوو ئەوانەمان تەزیل کرا و ڕسمیشی گیرا دوایە ئەمە تەکلیفێکمان لێ کرد گوتمان مامۆستا دەکرێ ئەمە لە بەرۆی لە ناوچەی ئازاد کرا و کە شتی تەزیل دەکەین مامۆستا ڕەنجبەر ئەگەر لە بیری بی جارێکی ئەمە لە بۆ حەسەن گەرمانی گۆرانیەکمان تەزیل دەکرد لەو کاتەی ناپاڵمەک لە چۆماندرا کابرای فەڕەنسیەکە سەحەفیەکە ڕۆژنامە نووسەکە کامیرەکەی نەکوشاندەوە یەکسەر ڕۆی سەر دووکەڵەکەی دووکەڵی ناپاڵمەکەی کە سەر دووکەل و ڕەشاتی هەموو چوو بە عاسمانێ گوتمان لەبەر ئەو تەقەتەقەی ینی سرود و شتمان جوان دەرناچی ئەگەر بکرێت لێرە یارمەتی و هاوکارمان بی دەشمانزانی ئیشەکە زەحمەتە بەڕاستی زمانی شای بوو داواکاریێکی قورسە داواکارێکی زۆر قورسە و مدیری عامی ئیزاع و تەلەڤیزیۆنە بیداتە پێشمەرگەی وڵاتەکی دی ئاخر پارچە پارچەیە کوردستان وەڵا قبوڵی کرد گوتی بەس بە شەو
لێن کەس هەستی پێ بکە ستۆدیۆکە لە بۆ خۆتان هەتا بەیانی حەز دەکەن هەتا ڕۆژ دەبتەوە لێ بن وفعلا لە بیرمەکە هاتینە دەرێ دنیا ڕۆناک بوو يعني شوێتە بەیانی شوێنە نووسین هەتا بەیانی ئەو سرودانەی کە ئێستا جێتان لێ دەبی لە ئیزگەکان و لەوانە کوردستان نیشتیمانی کورد بەرز و پیرۆزی سوێندت پێخۆم ئەوانەمان هەموو لەوێ تۆمار کرد و بەڕاستی ئەوە شتێکی زۆر نەبەردانە بوو ئەو شاکارن مامۆستا ئەو شکرلای بابانە لەگەڵمە کردی یعنی شتێکی زۆر بوێرانە بوو ئازایانە بوو نەزانم چۆن ئەوەی کرد ینی ڕۆحی کورد کورداتی پەروەەر بووە کورد پەروەەر بوونەتەوە پەرز بوو بەڕاستی مامۆستا هەر بەڕێزت هیچ یادەوەری شتەکانی مەسەن ئەو مەرحەلەیان دواتر لەگەڵ مامۆستا من یەکەمی جار مامۆستاوریە لە بەغدایە ناسی هات بووە مانجی هەنجوینی ئەنی شەر عەسەر بەغدایە بوو ئەمنۆ ڕەحمەتی ڕاهبەر جەلال چوین سەردانمان کرد نازانم لە چ فندقەچی بوون لە ئوتێلێک بووین ئەمە لە ئوتێلێک چوین یعنی یەکەمی جار ئەوم دی دوای لە هەفتاد چاریش دیسان یەکدریمان دیتەوە پاشی هەفتاد چاری کە هاتنینەوە ئەمن دەرچووم لە پەیمانگای و تەعین بووین ساڵێک لە گوندەکانی دەورپشتی و لێرە مامەوە دوای هاتینە بەڕێوەبەراتی سەراکی قوتابخانەکان لێش دیسانەوە یەکدریمان دیتەوە چەند ئەوەی تیپی هونەری هەولێرانە لە ناو ساراکی قوتابخانەکانیش زۆر شتی ئەوەمان کرد تا ئێستا ینی ئەو کەسانی ئێستا لە ساحەی هونەرن هەموو قوتابی منە یان تەڵەبەی من مەبووینە کە تیپی مۆسیقای منداڵانمان دروست کرد لە هەفتاد بوو ئەو هەفتاد چەند ساڵێک ئەمە لە مێرەزانەکانی چاڵی قوتابخانەکانی هەموو عێراق یەکەم دەبووین لەو مێرەزانانە دوای ئەو قوتابیانە ینی زۆریان بوونە هونەرمەندی ناسرای و ئێستا لە ساحەکەینە و شادەی دکتۆرایان وەرگرتیە و ینی شانەزێکی گەورەیە لە دەستان خۆش بەس کاکاخیت ئەتو نەبووە گۆرانیەکی گۆرانی بێژێک کە لە ساحەکەی نوایەتوەر لە دواتر وازدی ناوەڵام من هەر تەوان لە بدایەت لە چێتی قوتابیان بووم زوود چوومە ناو تیپی ئەوەی و نایچە لە حتا هەفتاد چاری مامۆستا ئەوان ڕەنجبەر و ئەوانە تا شۆڕش دەستی پێکرد پاشی بەیانی 11 ئازار ئیتر ئەمنیش ئەمە بەڕاستی ئەمە ماینەوە نەچینە دەرێ بەس هەتا هاتم لە هەولێرێ سناعەم تەواو کرد و دوایەت ناوم هات لە بۆ عسکەری هەشتا چوومە محاولەت نەکرد گۆرانی بڵێ باشوان تخونت نەکردەوە تخون نەبوویەوە من کۆرس بووم هەموو لە نەورۆزەکان لەوانە دەنگم ینی ئەوها نەبوو مامۆستا هەتا ئەوەش برای تەحسین تاهای کامەران تاها مامۆستایم بووە لە شەقڵاوەی بڵێ ئیتر ئەو ناوچە سرودانەمان دەگوتەوە لە گەریان بووم هەتا نیمچە ڕیتمەکی لێرەدا زۆر جار ئەنکان بەشداریمان کردی لە ئەڵمانیایی و لە بڕۆکسێل و بەردەوامە لەو بوارەی بەردەوام لەوێش ئەوە لە کۆمەڵی خوێندکارانی کورد لە دەرەوەی وڵات هەر لە دەستەی کارجێڕی بوویمەکەی ئێسێسێ بەڵێ لەوێ ئیشمان کردێ و وچی مامۆستاش هات تر هەر نەورۆزەکان گۆرانی بێژەکانی وەکو هەمووی بەردەوام بووی هەمویان ئەوانەی لە دەرەوە بن هەمویان دەناسم یەکەم جاری وەختی ئەوم دیت ینی تازە وەزەمان خراب و مادیەن ئەوانە بەتەنیا ئەمنەوەی مەسەرەن حەفلەمان کردی لەسەر مەسرحی و کات شوان پەروەەر بوو لەوێن دەرێ لە بڕۆکسلی بەشداری کردێ لەگەڵ من لە پرۆگرامی کوردستانی کوردستان پەروەری مامۆستاوریە سوالێک لەو ئەنگۆ مەسەنەستا پرسیارەکەوەیە کاتی خۆی لە شۆڕش لەو جێ ناخۆشەی ئەو شاکارە نەهات لۆ ئێستا هەز ناکەی ئەو تام و چێژەیەبی چییە کێشەکە ینی لەو 33 ساڵی ئەوی ئەنگۆ تیپی مۆسیقای شۆڕش بە ساڵێک کردیتی و لەو غورفەخانەیە کە باسی دەکەی بە شەوەکی کرایە تا ئێستا نەمرمایتەوە بۆ ئێستاوانە بەڕێی من ینی ئەمە ئەو کاتی کە بەڕاستی ئەمن یەک لەوان لە خۆم ینی دەزانم کە چوومە دەرێ بە تەمایەوە نەبووم بێمەوە ینی دام نابوو
کە ئەگە بشکوژرێم لە پێناو کوردستان ئەوەم دانابوو کوشتن لە خۆم ئەدا لە وەسیەتم کردبوو لە داچی ڕەحمەتیم گوتم ئەگەر کوژرام ئەوە یعنی ئەمە لەوێ بەڕاستی یعنی هەستەکی زۆر نیشتمان پەروەریمان هەبوو و دەماویست ینی خۆمان بکوشین وەکو دەڵێ بە هەموو توانای خۆمان شتێک بکەین پێشمەرگە وا لێ بکەین جوانتر بەرگری لە کوردستان بکە یعنی ئەو سرودانەمان دەکرد لە خۆمان بچرکمان پێدادات کە دەمانگوت جا دەمانگوت دەبی ئێستا پێشمەرگە لە جەپێ چەچی پێ و جێ لەو سرودانەبی دەبی چ بکە ینی باش لۆ ئێستاوانە ئەو ئیمکانیاتە ئەو شتە زۆرە سوالەکە ئەوەیە ینی بەداخەوە ئێستا هەموو شت گۆڕان نا هەر مۆسیقا گۆرانی یعنی ئەمە مامۆستا دەزانی ئەمە کە ئەو خزمەتەمان دەکرد لە تیپی هونەری هەولێر لە چالاکی قوتابخانەکان ینی بێ بەرامبەر ئەو شتانەمان دەکرد ساڵانە ئۆپەرێتمان یەکەم دەبوو کۆڕالمان یەکەم دەبوو تیپی منداڵانمان یەکەم دەبوو چونکە بە ڕوح و گیانەوە سەردەمی ڕژێم بوو سەردەمەکی ناخۆش بوو سەردەمەکی وا بوو کە ینی شۆڕشەکە هەرەسی هینا بوو ئەمە دەماویست جێ خۆمان بکەینەوە ینی لە بیرمە یەکەم جار کە تیپی منداڵانمان لە ڕۆژی مۆسیقای جیهانی لە هەولێرە پێشاندا تیپی هونەری هەولێر بوو تیپی منداڵان بوو چەند تیپەک بوو بە دوو بەرهەم کە ئامادەمان کردبوو لە ئەو منداڵانە بە جلکی کوردی بڕواتە بی خەڵک هەبوو هاتیتە لام گریایە ئەوە هەفتا مامۆستا بەڵێ گوتیان کوڕە ئەمە پاش هەرەسی شۆڕش ئەنگۆ جلکی کوردی تا هیناوە سەر شانۆ کوڕە ئەوە شۆڕشەکە ئەنگۆ کردان ینی عالەم ینی بە ڕوح و گیانەوە دەمانویست بەس کوردی کوردی زمانی کوردی گۆرانی کوردی بمینێ نەتانی هەموو شتێکمان لێ داگیرکە و هەموو شتێکمان لێ زەفتکە و ڕوحی نیشتمان پەروەری لەناو خەڵکی نەهێنی ئەمە ئیشێکی زۆر گەورەمان کرد زۆر جوانمان کرد بەڕێی من شۆڕشەک بوو ئەوە لە خۆی شۆڕشەک بوو بۆ دیفاعکردن لە کولتور و ناسنامەی کورد مامۆستا ڕەنجبەر ئەوە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆی ئەو هاوڕێیەتیە جوانە پێش ئەوی بچین داوای پارچۆکەک مۆسیقاتان لێ بکەینەوە ئەو هاوڕێیەتیە جوانەی کو هەڵدەسەنجێنی کو باز دەکەی گزارشی لێ دەکەی لەگە مامۆستا و لەگە کاک طبعا ئینسان ناتوانانی ئینکاری تاریخ بکاتن مامۆستاوەریە هەموو دەبێ برا گەوری خۆم دانایە زۆر لەگەڵی متاح بووم یعنی کە هاتە بڕۆکسلیش ئەمن ئیشرافی تیپی مۆسیقایەکەم دەکرد ئیشرافیەکەم داوی ینی ئەم ینی بۆکو سەرۆکی تیپی مۆسیقای بووم سەرۆکایەتەکەم دا مامۆستاوەریە هەموو دەمێ لە لای من بەڕێز بووە ینی ئەوە ئینسان ناتوانێت چکە تاریخمان مشتەرەکە ناتوانین ئینکاری لێ بکەی لەگەر عەقیدیش هەروەها یعنی لە منداڵیەوە خۆشم ویست ئەوەندەژی کەلە بوو بەخۆ بە کامێرەوە ئێستاژی کە لە ئێستا زۆر ئێستاش بەسووکە کە چوومە ئەڵمانیاش یەکەم کەس کە منی حەواندەوە لە لای خۆی ئەو عەقیدە بوو دەستان خۆش بینەرانی عەزیز بە پارچە موزیکی زەمبیل فرۆش بەر و بارگەمان تێدە پێچینەوەمەش ئێوە شاد وڵات ئاوادان فەرموویست